لە سەردانەکەمان زیاتر پتەوکردنی پەیوەندیەکانمان لەگەر بزنەوەی گۆڕان بتوانین لە ئێستا و داهاتوو لە توارچەوە ئەم ڕێککەوتنەی کە نەخشە ڕێگایە بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندیەکانمان لەگەر بزنەوەی گۆڕان و ئەم پەیوەندیانە ببێتە مایەی زیاتر ڕێخستنەوەی ناوماڵی کورد، ناوماڵی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و بتوانین ئەم لە چوارچەوەی ئەم ڕێککەوتنە کاریگەری هەبێت لەسەر باشترکردنی بژێوی خەڵک، باشترکردنی پرۆسەی سیاسی، باشترکردنی ڕێخستنەوەی ناوماڵی کوردی کە لە ئاستا و ئایندە ڕنگدانەوەی هەبێ بۆ سەرکەوتنی پرۆسەی سیاسی، بۆ دەستکەوتنی مافی چاری خۆنووسین، بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوەیەتەکانمان لە چوارچێوەی مافی چاری خۆنووسین و وڵە داهاتوویەکی نزیک بتواندرێ ئەمانە هەمووی بە قازانجی خاک و خەڵکی کوردستان بەکاربێنرێن. مەلبەرە و ما هەردووژی هەندی ڕێککەوتنێک و ئەف ڕێککەوتنە ڤەگوهێزینە پارێزگەها دووک چونکی ئەگەر جهێندی تر جارێکی پێویستی ڕێککەوتنێ بێرێ ئەف ڕێککەوتنە ضرورەتەکە و دوێتن بادینا کارێکی جدی سەروێ ڕێککەوتنێ بێدەکردن جهێ دڵخۆشیە برادەرێن دیکەتێژی هەمان بۆ چۆنەهای سەروێ مەسەلێ و ئینشاءڵڵا هەردوو جوندی کارکێک و ئەف ڕێککەوتنە کاربەدانێکە باش البادینە هەبیت.